دکتۆر ناگیرم زیاتر داوای دەکەم کە دەستکە بە پێشکەشکردنی بابەتەکەی کە بابەتەکەی ئەمڕۆ خاسێتەکانی گەنجی سەردەمە من لێدا ناشارم تەکلیفی بابەتێکی کەمان لێ کردبوو ئێستاش پێم وتر وعدینەیە یەکێکە لە وەکی حەزەکەم بەم بابەتە بەشداری بکەم وەکو دوێنێ ئەم فۆرمە بەسەر دامەدابەشێک هەیە هەر کەس ناوی خۆی و شانێ بکاتەوە چونکە ڕوانامەکانتان لەسەر ئەساسی ئەمە ئامادە دەکرێت و ئینشاڵڵا لە مناسبەیەکە ئەم ڕوانامەکانتان ئەگاتەوە دەست دووبارە سپاس بۆ ئامادەبوونتان ئینشاڵڵا ئێمە بەردەوامی لەسەر ئەم جۆرە چارەکیانە ئەمەش بۆ کارێکی باشە لەوە پێویستیتان ڕەنگە دوای جەژنیش ئەگەر هاوینی پێشدەستەکردنی دەوام هەر ئیڤێنتی کە ڕێگەکەین بۆ ئەوەی سوودمان فەرمووکەن دەست خۆش بەلای خۆی گەورە سپاس کاکتەرمەر هذا من وصفي كده فوقي قوم جماعة أم كاتم باش أمر بابتك مع رجع دو بابتك بس لجنجك على سديد سبيكا إما سولمان بالموديل لسديد سبيكا بەڵام ئەوەی کە مشکلە زۆر گەورەکە مانە ئەمانێت مۆدێل تێپەڕێنین ببین بەندارێک بەهێن لە سەدەی بیستویەکە یعنی ئەو خاصیەتانەی تر کە ئەو خاصیەتانە نین ئێستا گەنج باجی ئەیە کە بەداخەوە بەشێکی گرنگە مەسائلی دەتر مۆدێلە مۆدێلی سیارە بگرە مۆدێلی مۆبایل بگرە تەکنۆلۆژیا بگرە زۆر شتی تریش کە خراپ نییە دوای ئەو بکەی بەڵام زۆر خراپ ئەو بکەیتە ئامانج خۆی تەکنۆلۆژیا وەسائلێکە بەس خەتەرەکە لێو دەستێکا کە بکەیتە هەدەف بۆیە شتێکی سێرم بینی لە ماوەیە لە سۆشیال میدیا نازانم چەند وڵاتێک گەنجێک دووچیلەی خۆی فرۆشتبوو بۆ ئەوەی ئایفۆنێکی دوانزەی پێ بکڕێت ئەمە کارەسێکی زۆر زۆر گەورەیە بەڕاستی بۆیە ئەم تۆپیکەمان هەڵبژار ئەم بابەتەمان هەڵبژار عەزیزان هەدەفە ڕئیسەکەی ئەوەیە بۆ ئەوەی کە چاوەڕێ نەکەین زانکۆ تەواو بکەین لە زانکۆ شابین ئیشمان دەستکەوێت بە واتایەکی تر تەخەڕوجمان کرد بە دوای ئیشاڕان نەکەین بیر بە دوامانە ڕابکات باس فەرەت بن جەماعەت وەکو هاوڕێی لە قسە بکەین ئەگەر بەتەمامی بە زانستی جامعە بەتەنها ببیتە کەسێکی پێشەنگ زۆر هەڵە تێگەشتووی جامعە بەس کلیلە دەیاتێت ئێشی زانکۆکان بەس پێدانی کلیلە ئیتر تەطویر ئێمە هەمیشە ئەڵێن تەطویر لە دوای زانکۆ دەست پێەکە لەبەرەوە قەت بەتەمام ببن بە شەهادەیەکی بەکالۆریۆس بتوانی شتێکی گەورە بکەیت بتوانی کارێکی گەورە بکەیت بتوانی داهێنان بکەیت بۆیە ئێمە ئەمڕۆ لێرە باسی چەند خاصێتێک دەکەین کە لە هەر گەنجێکا بێت لەم سەدەیە کاتە گەنجی پێشەنگ گەنجی پێشەنگەدان چ یعنی قائد یعنی لیدەریش یعنی چی؟ یعنی جگە لەوەی خێری بۆ خۆی هەیە خێریشی بۆ خەڵک هەیە کەس نابێت بە قائد تاوەکو خۆی گەورە نەبێت ئیش بۆ گەورەکردنی خەڵکیش نەکا تاوەکو سوود بەربەرەکەی نەگەێنن پێناسەی لیدەرشیپ وەکو پرۆسێس و لیدەر وەکو ئیندیڤیدوەڵ وەکو پێرسن ئەوەیە کەسێکە کاریگەری لەسەر کۆمەڵە خەڵکی دروست دەکات بۆ گەشتن بە ئامانجێک ئامانجێکی هاوبەش طبعا ئامانجەکە ئامانجی دروستە حتما بۆیە ئەمڕۆ باسی ئەو تایبەتمەندیانە ناکەین ئەگەر هەر پرسیارێکی شانەمون لە ئەخیرا ئەتوانین دەردەخێدا بنین بۆ مناقەشە دەردەشێ بکەین مناقەشێ بکەین لەگەڵیەکان طبعا پێشەوە باسی ئەو بکەین جەماعەت يعني بهن البلادر زوج على الكلام لكن على البلادر قصيد المنبوك أم بلادراني كاش نسأل عليه قصيد المكان بالدنيا معنا تعرشين حتى كان يجب توزن مأساة جاني هم عندنا بعد بكين كشون تبرين مخهم بشخصيهم بحال سعي كاش بالدنيا نقول إيش مقدر تا تيجي كلين على وانجيبهم معلومات تقليل طلب طواب الدولار إنما ماله والنجر ومسك وصي ماله من إجكار خابو يعني دايت مباسيكا بين سالوشتي مساحات يقول لك بجيدة لتنيش هرجاء لما أنا بقول لك مورجي وكم لك مورجي مفروض زوجة أجيان أكسيب كات مو عدد في كم تقول له كهينة كبدأت ما سبورت يكردو تا كل يوم طواب سيمنو إيشن كدو ومعلومات كيف علم كدو
قانون بفرۆشم کردووە، تەیگەنەوەم فرۆشتووە، کاریانم فرۆشتووە. 6 ساڵ بەقار لە مەدارخانەمە شووتی فرۆشتووە. ئێستا تایفەکەمان شووتیان لەوێ ئەومان شووتیان بۆ ڕەوشێنم. هەر پێمان سۆلەرەکەی شووتی، قەت شووتی خاوە ناژێرم. اینجا کۆڵبەریمان کردووە، زان کۆڵبەریشە جەماعەت. لە چلەی زستان ئەوەندە بەسەر باری بوو، 2 دەبەنەوت بە بەسەر کۆڵتا، بەسەر شاخەکان و لە ئێران دیوە بۆ ئەم دیو. هەموو دەقێشی معڕەف بووی بکران خەریکی پاردان و تەقەڵێ بکەن. اینجا جگەر لەوە پاچەقۆڵە نادامەشان زەراعەتان کردووە یان ئازان چ بەدبەختیە کە پاچەقۆڵە پانبەی بینی نادانی چییە. پاشان کرێکاری، دواتر نانی هەورامیمانە فرۆشت. یعنی لە 6 ئەعدادی بوون جەماعەت. کاتی گرانیەکە بوو. نان تۆزیع کراوە لە ماڵ و سەردامەکانی خێزانەکان. بەیانی ئەم کەسە وانەیە بەس نانەوەشکە بخوان. نیوەڕۆک ئەم ناندا لەم سیان چوارەمانەکەی ئێوار بەرەو سیان چوارەمانەکەی. هەر ئێستا باوەڕ ناکەم کەسێکمان هەبێ ئەو معاناتە قوڵانەی هەبێت. لەبەر تاوانێکی گەورە ئەکەین. هیچ نەکەین بۆ گەورەبوون. جەماعەت ئێمە وەکو خەڵکێکی موسڵمان پێناسەیەکمانێ باسی مؤمنە کاتەکەم لە صلی الله عليه وسلم المؤمن قوي خير وأحب إلى الله من المؤمن الضعيف. أمر قوة بتجسم قوة اقتصادا. توجه جرنجا لوين كخود بروجي خود بتناسب نبي بموظفه. أي بو إيشنا في توسبين مشروع كده بروجكت كده صد موظف ده لا صد موظف لا إشكال يعني شيء جماعات. وقو أوايا هموما يبناني صد عائلة. دبر إنجليز على think globally act locally. يشتكي شو بجسده ودوان رؤية صوت دولة. دبر هو أدب بزنس مانع بأخلاق كمان ظل خور بجماعات. چونك سبينه يشي لأيوه خطرانه مانع لسيماني 400 كارمن إشي ديال. أدام 400 كارمن يعني شي. يعني يقوى هموما عنده یارمەتی 400 عائلە بێت هەموو کارمەندێک نوێنەری عائلەکەکە. لەبەرەوە گەورە بیرکەنەوە و هیچیش پێشمان ناکات تەنها مەشروعی شەخسی نەبێت جەماعەت. مەشروعی شەخسی، پرۆجێکتی شەخسی پێویستی بە لیدەرە. لیدەر کەسی پێشەنگە، لاوی سەرکردەیە. لاوی سەرکردە چییە؟ ئەوانەیە کە ئەم خاستەکەی دیارێت. بۆیە گەورە بین و گەورە بیر بکەنەوە. دیعایەتی بەندە بووە. بۆچی لێرەین؟ ئەمڕۆ لێرەی تاوەکو لە کۆتایی بابەتەی ئەمڕۆمانە هەر یەکێک لە ئێمە بتوانێت ئاشنا بێت بە کۆی ئەو خاصیەتانەی کە پێویستمان پێیەتی بۆ ئەوەی ببین بە گەنجێکی پێشەنگ، کارا، کاریگەر. جار پێش هەموو شتێک جەماعەت ئەبێ یەکەم خاڵێک کە پێی هەستی ئەبێت تێڕوانیمان بۆ ژیان بگۆڕین. باس لە پێناسەیەکی تر کرد بۆ ژیان. ژیان ئێستا نییە بەوەی کە کەی لەدایک بوویت و تا کێ ئەژیت. بە پێی پێناسە تازەکانی تەنمیە کە بۆ حەیاتی کردووە، بۆ ژیانی کردووە. ئەڵێ ژیان ئێستانە بە چی کێدانێ؟ يا الله يا شباب يا محشر النائمين بناتي جات يمكن نعم أنا يوشي يتلاني خاوة جيان قال قالوا خدمت كدوتا چالنجێک هەموو ڕۆژێ بێ هەری تاڵە فرسەتی تازەی کاردوسکە دروستە. ژیان بەپێی پێناسە تەنمیەتی تازەیەکسانە بە ئیبداع. هەر کەسێک نەتوانێت لە گوارەکەی خۆیان ئیبداع بکە کەسێکی مردووە. نقطە سەریدە بەخوا قسەی عەبدولفەتاح هەورامی نییە، قسەی مەساڵێر تازەکانی تەنمیە بۆ حەیات. دینی بەمان پێوە جەماعەت. دین بەمانە حەدیثێکمانە فەرمێ هەر کەسێک 2 ڕۆژی وەکو یەک وا بێ فەهوە مەغبوون. هەر کەسێک 2 ڕۆژی وەکو یەک وا بێ دۆڕاوە یا چووە بەجێماوە. لەبەرەوە عەزیزان
یەکەم ئەبێت تێگەشتمان بۆ ژیان بگۆڕین. ژیان ئەوە نییە لە کێوە دەست پێکرێ لە دایک و کاکێ ئەژی. ژیان ئەو ساتە وەختەی عمری پێ بتوانین بەرهەمێک بکەوێت، بتوانی جیاواز بی. لەبەر داوای برایانە عەزیزان، با هەدەفمانەوە نەبەستێنێ دینە بکەین بکەوێت تعیین و تەواو. تعرفدان على الموظفية يساوي بألف عبودية، فالمعمليتي بتيلا كويلبون. هذا كويلبون بيننا سكان بس بده تطويري كده. تطوير الموظف أبيه موضوع بينا خام كاركت. بده بساعات خاطر سكول بكي. أبيه تكاتب بده أو كاتب بيته وجدله بكي أو بخوي أو ساعات كي أو ساعات كويلبون هو أو بشيء. كاي زوج بقول بس تسمع نصير بالكاميرا ده. باش. أوكي. کاتە پێناسم ئەبێ خەمدە تێگەشتمان بۆ ژیان بگۆڕین. چۆن تێگەشتمان بۆ ژیان بگۆڕین؟ پرسیارەکانمان لە ژیانە چین بۆچی هەم ئەمەوێت چی بکەم؟ ژیان لای من چیەگەیەنێ؟ کە ئەو پرسیارانەن وات لێ ئەکات کار بکەیت. هیوا هەیە پرسیارەکانی دووچوو بکەین، هیوا هەیە پرسیارەکانی گەورەن، هیوا هەیە پرسیارەکانی ئەوەی ئەمەوێت لە ژیانە بژین تاوەکو معاشێکی باشم هەبێ، خێزانێکی باشم هەبێ، خانوێکی باشم هەبێ، باخێکی باشم هەبێ، سیارێکی باشم هەبێ، نەعمەڵڵا. ئیتری ژێنە گەورەتر لەوە بیرەکاتەوە. ئەڵێ ئەمەوێت پرۆژەیەکم هەبێت کە ژیانی هەزاران بەربەخت ڕزگار بکەم، ناڕەحەتی لەسەر سەدان کەسدار بم، هەری کار فرسەتی کار بۆ دەیان گەنج بدۆزمەوە. لەبەرەوە مەسائلی پرسیارەکانت لە ژیانە ئێجگار گرنگن. بۆیە حەیات بە گوتمان یەکسانە بە ئیبداع. هەر کەسێک نەتوانێت داهێنان بکات لە پیشەکەیە، برادەری وامان هەیە یەک لە مقابلەیە ئەڵێ تەجروبەی 30 ساڵ دەرزیلەیانمێ، خبرەی 30 ساڵ. طبعا خبرەی 30 ساڵ نە جەماعەت. 30 ساڵ بەعین دەرجەکە بەراقمی بەنی ئادەما چییە؟ وەڵا خبرەی 30 ساڵ دەرزیلەیان هەیە. ئەوە خدمەی 30 ساڵە. فەرقێکی زۆر گەورە هەیە لە بینی خبرە و لە بینی خدمە. کەی خدمە ئەبێ بە خبرە؟ کاتێک دەرزیلەیانی سبێنێ دوێنێ نەچێت، ئەبدەیت بێت. یعنی بە بەردەوامی ئیبداع بکات. بۆیە ئەوە ڕۆتینی 30 ساڵە، خبرەی 30 ساڵ نییە. بەچی بتوانین تێڕوانینمان بۆ ژیان بگۆڕین جەماعەت؟ ئەبێ ئەمە بەکاربێنین، ئەبێ مێشکمان بەکاربێنین. یعنی گەورەترین نعمەتی خوا بۆ بەندەکانی بریتێ لە عەقڵ. تاوەکو ئەمە نەگۆڕین، دەستکاری ئەمە نەکەین، ناتوانین تێگەشتمان بۆ ژیان بگۆڕین. عادەتەن ئەوانەی کە بڕیاریان ناوە جیاواز بن لە نۆرمی عامی خەڵک دەرچن جەماعەت. یعنی ئەم قانونە قانونێکی دەهەبیە، قانونێکی عەقڵیە. بە درێژایی مێژوو بخوێنەوە. ئەوانەی گۆڕانکاریان کرد لە ماڵەوە گاڵتەیان پێکردن، کۆمەڵگە گاڵتەی پێکردن و تەڕاقشیان. چکە بۆچی عامی خەڵک دانیشتە دەستی کردە بە کاری خۆڵا بانێ بەکۆلەما بەرگەنجی لێ بانێ بێ مهمە من ئیشی خۆم مەلە و پارەی خۆم هەبێ. چی ماوە لە خەڵک؟ ئەوەی کورد دەڵێ خراپترین پەندی کورد. کورسی زۆر دوانێ بەدێکی لە پەندە زۆر کارەکانی دەستبوویە بە کاری خۆتەوە بانێ بە ئەوەنەی ئەدانێ ئەشدا ئەواشی بار بردوێت نەخۆی. کەسبێنە ئەم توش مشکلەی لەو نیست و لەو نیست باچێ. لەبەرەوە ئەوەی وامان لێ کە تێگەشتمان بۆ ژیان بگۆڕین دەستکاریکردنی ئێرەیە جەماعەت. ئێرە بەچی دەستکاریەکرێ؟ بە خوێندنەوە. یەکێ لە موسیبەتی گەورەی گەنجی ئێمەوەی ناکەنێتەوە. هیچ شتێک بە تەکنەلۆژیاش و جێگەی تێ ناگرێتەوە عەزیزان. یعنی دراسات هەیە تاجێکی ئەو ئومەتەی کە کتابێکی بۆ هاو ناوی ئەقرە بوو. یەکەم موشەی قورئانەکەمان بە ئەقرە دەستی پێ کرد. بەس نەخوێنەوارترین ئومەتی بوو. زۆرترین ڕێژەی نەخوێنەوەی ناو وڵاتە ئیسلامەکانە. تاجێکی یابانی لەوە ئەچێت لە ساڵێکە
بەدەیان کتێب بخوێنێتەوە تاچێک بە وڵاتە عەرەبیەکانە و ئیسلامەکانە لە ساڵێکە ناگاتە کتێبێ تێکڕا بە چی پێشیەکەوی لەبەر تەنها کلیلێک بۆ چونەوە مێشک و دەستکاریکردنی مێشک بریتێ لە خوێندنەوە بریتێ لە قیراعە عەزیزان ئێستا بەپێی بنەماتاوەکانی زانستی پزیشکیەوە ئێمە ئاگامان لێ بێن مەسەڵەن ئێمە لە کۆلێژی پزیشکی مەرجەعی ئێمە مەرجەعی بەریتانیا بەتایبەتی سیستەمە تازەی کە هەمان 3 ساڵە سیستەمی تازە بێتە تەطبیق هەمێتە ئینتیگرێتد سیستەم پێ دەڵێ تمۆرە دۆکتەر هەیە کە جێرسی دەریەکات پێ دەڵێ ئەو دکتۆری کە تەخەڕوجەکات بێ ئەم خاسەتانەی خوارێ کەوێ بەس 100 خاسێت دەکات باوەڕ بفەرمون 100 خاسێتەکە بەشێ 20 عەلاقەی بە زانستی پزیشکیەوە هەبێت هەستاکەی تری عەلاقەی بە زانستی پزیشکیەوە نییە باسی سۆفت سکیڵە بۆیە ئێستا ئەگەر ئەتەوێت پەرسۆناڵ دیڤلۆپمنت بکەیت ئەتەوێت دەڵی تاکەوت گەشە بکەیت ببیتە پێشەم دوو جۆر لێهاتووی پێویستە جەماعەت ئەم بنەمایە زۆر گرنگاکەمان لێ بێت بۆ ئەوەی ببیتە کەسێکی پێشەم لە بوارەکەی خۆتا لە زانستی تاقیگەی لە زمانی لە قانونی لە کارگێڕی بۆ ئەوەی ببیتە کەسێکی پێشەم دوو جۆر لێهاتوویت هەیە جۆری یەکەمیان لێهاتوویە اختصاسیەکان وەکو چی من تەبیبم کۆمەڵە لێهاتوویە تایبەتە بە ئیشی تەبابەت پەرستیارم کۆمەڵێک لێهاتووی هەیە مەسەڵەن چۆن دەزیت لێیت چۆن کانولا دانێت چۆن کاسەتە دانێت چۆن زەختی کەسەوێت چۆن تەداویەکەی ئەمانە پێیان دەوێت لێهاتوویە پسپۆڕیەکان پیشەییەکان عەلاقەی پیشەکەی خۆتەوە هەیە بەڵام جۆری دووەم لە لێهاتوویمانەیە کە گرنگیەکانیان ئەگەر لە گرنگی لێهاتوویە پیشەییەکان زیاتر نەبێت کەمتر نییە پێی ئەوترێت جەنەرەڵ سکیڵز سکیڵە گشتیەکان سۆفت سکیڵ هەموو تەلەبەیەک هەموو بەجێلەوە بیانزانێت بەبێ گوێدانە پولەکەی بەبێ گوێدانە پسپۆڕیەکەی بۆ ئەوەی بکاتە کەسێکی پێشەم یەکێ لەوانە چیە مەسەلەن کۆمیونیکیشن سکیڵ مێر گوێژی ملۆی تیموەرک هاکردنی پێکەوەی کریێتیڤیتی بیرکردنەوەی ئیبداعی کریتیکال تینکینگ بیرکردنەوەی ڕەخنەگرانە تایم مانجمنت ئیدارەی وەقت پرۆبلەم سۆلڤینگ چارەسەرکردنی گرفت چێنج مانجمنت ئیدارەی تەغییر نیگۆشیشن سکیڵ يعني لهذه تايبت بمفاوضات leadership skill managerial skill يعني بقول مناسبة أخرى كارجي باش تنسي تحقيقي لازمكوي كشبيلاني ملوي بعض الرؤيات وانا بلا اساس بين وقت تعيين إيه منتخب كل شيء إيش هندسة أقول اساس بينا كتوس بين تعيين من مختبرش جولة دروس بكي يعني تخرج في مختبرش جولة دروس كي بيان هاورقون خي تساليش أولا بالبردان تبصوري أنا بجماعة بالجرنالستي وكان وادي بروجي دابي أو بسبورياني كالجامعة كان يمناخرن بداخو يعني أنا زود كم اهتمامي بسكيلة بشتيكان برياتية بشتيكان لكاتك أبو أول جولة للهاتية بسبوريان مهمتر بۆ تەوانمان بۆ ژیان بگۆڕین ئەبێت دەستکاری مێشکمان بکەین بەچی دەستکاری مێشکەکەین بە خوێندنەوە خوێندنەوە چی لێکات جەماعەت توانای تەحلیلیت زیاد ئەکا وات لێ ئەکا هەستیاری بەچی یەک ئەم فەرشە ئەبینی کەسێک هەستیار نەبێ خەلەلی و فەرشە نابینێت بەس کە هەستیار بووی لە هەموو شوێنەکە بۆشایی ئەبینی اینجا تاوکو فێری بۆشایی دۆزینەوە نەبین فێری دروستکردنی پرۆژە نابین یەکەم هەنگاو بۆ ئەوەی بیر لە پرۆژە بکەیتەوە ئەبێت گاپێ بدۆزیتەوە ئەبێت بۆشاییە بدۆزیتەوە ئەبێت نەقسێ بدۆزیتەوە نەقسیش ئینسانە عاقڵەکانی دۆزنەوە وانەی کە توانای تەحلیلیان بەقووەتە چونکە تۆ لە ئێستاوە ئەگەر توانای تەحلیلیت بەقووەت بێت ئەزانی بواری مختبەر نەقسی چییە لە ئێستا پرۆژەی خۆتی بۆ حازرەکەی دراسات يا جماعة اما عادة بتشوى دي اما زور هستيار به كشوتا مختبره يكسر شوار بوشايا دوليتو او شوار بوشايا شوار فرصة مشروع يابتو اجيتا مكتبك عينا اجيتا سجل عينا اجيتا محكمة عينا لبدا وقلت التحليلات دول بدأت التحليلات اساسية مثلا يا جماعة او بيسكو حلوية
بويا توانت حليت إنه يكسب تجديدي ورتبي لكيتو من أتوان لم بوشايانات شعبك أتوان شقال بجام حكمه أما أنا هموي بخلود هو يا جماعة فاشان توانای بیرکردنەوەی نەقدی بەس بیرکردنەوەی نەقدی وەکو گەنجەشەکەکانی مەنا لەگەڵ ڕێزما ئەو کلمەی بەکارێنم ئێمە وەکو گەنج ڕەخنەمانەیە لەسەر هەموو شتێک لە زەویەوە تا ئاسمان ڕەخ نابین سەی سەشەمەندیەکان ئەمڕۆ بە واسطەیان پێیان نابین بەس کاتێک دەرقورباندیان فەرمووی یارمەتیمان بە چی پێ پەنچەرە بێ بۆچی قسە ئازانە کەس پێ بەس کاتێک سەرەوەی باسی مشروعی بدیل لیاقت پنجره هیچ بیاد که مشروعی بدیل خالق عقلی بیاد خالق خنوار بیاد خالق هستیار بیاد خالق دانه تحلیلی مقبول بیاد خالق توانی با حیات با کون با مشکل جواز بیاد بوی وقت قانونی عقلی جماعت جوال یک کس مقدن قصتان بو بکرد اگر کارت رخنت لیاقت مشروعی بدیل نیاد مبدأه قد جل كسب مجرى بولابولي بي رخنة بي قصبك كاتب لدواء خسرانيا مشروعي بديلين يعني لبنوا مسائل تواناي بخدموين نقدي زور مهمة من شخلة بي لخلوندني أم جامعة تطعم الناس أول تطبيل لهم جامعة دائما أول ما بالخدمة رخنة بس إيجابي جماعات أو بالخدمة رخنة بجنجية ما يجري همو رخنة نوانا هيك كنا لله همش كذا طبعا نا مقدسات ما ناموا نا رمز ما ناموا نا احترام باوداي ما ولا همش كذا هيك ما بين بطل دس بطل إنجا أول كلمة جماعة آذاتي يشبه بلا معنى مثلا آذاتي أول تو جواز بينكوي أول كجواز دركه شتي جوازي بيه زور بزوي لناو هاو شيوكان يدركه يحسن جاهله قلن أولا كتب بتواني جواز بي بس جوازونيش إيجابي بوضوان جوازونيش سلبيش ده باسي أمرو باسي وين كلاويش كاريگر و پروژه خدمت گزاری بتوانه کاريگر لبرای بو اوی بتوانی جواز بی ابن مبدأکانی پیشو کباس مانده که روانی بوشیان جواز به کسی بسر نامده جماعت بطور گوتن دو جور جیان هی جیان هی که صدام کسی دقلا اجی جیان هی بس با خود اجی خود هم شرکان خوشی اگر اما مبدأی دینیش بیدی لبکنه حدیثك معناه كما قال صلى الله عليه وسلم المؤمن يخالط الناس ويصبر على آذاهم خير من لا المؤمن يخالط الناس ويصبر على آذاهم خير من لا يخالط الناس أو مسلماني تعامل لك الخلق أكا فلقد تعامل نقش على الخلق بالتأكيد شيء آذار جسدية لآذار درونية روحية خير زوج زيادة لولا بزوج لا نشتغل عبادته وتنها بخوي لما أصل لإسلامنا وأصل لإسلام خدمتي إنسانيته definition كما يقول القرآن يقول وما أرسلناك إلا رحمة للعالمين عالمين لها مشكلة يقولون لك بعضيته ويا بالرياض يا جماعة جرين تاريخ كبيرين بالرياض من أمل لمستقبلها مثلا ليش لو كل في وندي داركان يتدرسين لازم نقول إيش كذا شعور زمان بتمام كل شيء شامو كانوا لما ساجين نسين وعنا أشياء في صنع كانوا و زي شيء لو خد أخير ثانية تفاعلوا بالخير تجدوه يا شباب لأسوا بلي من
إذا بقول من أفكاري زانسي تحقيقات لما استقبلها الناس تستني صحيح أتوانم شي شابو كم دولة بيكرم جماعات خون دولة ببينا قصينا طالبات ناكن يما ويك مبدأ يتريشتان بيوم جوية خدش المجمع قصتان بو بكات بروجي نبو قصتنا يسابو ما خمس زور بيابو مقصيد ذاكا يوم معنى بيضا شون أبي بالمليونات دينار اللي فانيانيا بعد رقي كوميونيكيشن مع رقي مشاريع بجماعات وفرقتني خوي أمام كاريش إجراء بالجماعات جامعة بس لله بس لله بونمونا بچی توانای بکردنەوەم زیاتر لە مستەقبەلا من بتوانم بۆشاییەکانی تحقیقکە لەناو سیستەمی سەحەی کوردستانە بدۆزمەوە و بتوانم پرۆژەی بەدیلم هەبێ بۆی و بتوانم مەشروعێکی بۆ بنیاد بنێم چەندین کەسەکەمە ئیشکا ئەبێت بخوێنیتەوە لەسەری خوێندنەوە لیتیشاپەکە زۆر زۆر مهمە یعنی تەلەبەمان هەیە زۆر سەیرە تەمام بەس لەم وڵاتەیەوە محاضرة دارو إيمانيا بخيلوي تكذبنا معه شتينا لأنه يتكذب به يقول كده محاضرة كاش بوي ديالي كامل جرنجا روش كاش امتحان التلفون بوكات شيئا تو تامين يوم جارون إمارات مبنية سلام مبنية آخر عزيزانا قولنا نبي يعني ندواني من كاتي ندوان دراسي سيستمي تحقيقي دولات بكم ندوان خلق أنواركم لهم يعني ما زور مهمة دو كلمة ما نخل المتوى أمانية جواز بي والله الله أصلي صادق بي لبنوا مسائلي فيركتني خوي باس شماك جماعات سون خيال طلاو خيال ساردي أجر بتر بدول لدى محاضرة جامعة ببي بأسئلة لبوالك إخوتا جامعة أم قيامة بوافية وليقدر بس للذات أنت بتشتنا وجودك والتفاصيل جودك الثاني على وخذ كل الدول الثانية وعملية سيربون عملية بردرام عزيزان بوي مسائل أبديت كده زود مهمة بوي بجينا يعني تو أجل بكيت بيولي أمره لسر مثلا يا سلام دولة كان نخوي توا شكله بيصالون نشمو بين وقوالة بيصالون نشاب شيابي ناتو نشيت أضافي لذلك تعتقية عينا لابد ما كان كارجيري ورمضنا عينا لبلوا عملي بمعلومات الجماعة صار كتير أمكاننا يا ساعات شنو وتحقيق شنو وسالي شنو وروجي البلوالي شنو احتمال لهني بوالا صدي مع الفلو ولا مبارك أو امتد النيال وقرن عليش الخلايا إجاري بلادي وما هي مع مصايا تسأل يختي لسنا فرودي ما نفهمه بس فرودي مبادئ الخاصة فرودي تكون نفهمه شو تتواني تعرف بشيء مني ويا خاصة اليسار هل لجبين مستنكته أتواني مشتنا باشتري مكتبكان جهانه أتواني نسال يوتيوبكات باشتري محاضركان نوب ولا بتحدث بيان للزق صدوكا يعني أنترنت نعمتي في زول دولية بأخوائي دولة نحكامتها أو نمت لشخص لسال أو لسال أو نعمتي كلمان ذلك بكاري بلي يعني لسجل من إخوته دار من الشب باسي standard of the good lab of the successful lab of the 5-star lab بلا مثلا خاصة كاني تحقيقين كتير أسيريتشيا دوكتي عملاق الولد كسيش صار مختبر يعني مشاريع يعني إيش كان قصد وكا بفري لسه يوتيوب كان طالب كودي جناب متحي شكلك شدوا كذا داخل يعمل نعمتي في زود دوري وقت يقول للجماعة أبني ويفير بي لبلا مسائلي فيربون لهمو كسك وشد فير بي أقل مليابي لهمو مصدر وشد فير بي جاء رواية للدنيا تعطيها جماعة مشروعي كريالة
من بۆ نمونە مامۆسای جامعەم کڕیارەکان تەلەبەکانن دوکاندارێکم کڕیارەکان کەسان قسەدار مەکرد کەسێک لە تاقیگە ئیش دەکەم ئەو کەسانێک لە تاقیگەکەمەوە کڕی نەخۆشەکان من کڕیارن زۆر جار کڕیارەکەت ئەوێ بە مامۆسا معلومە دەیاتێت مناڵەکەت ئەوێ بە مامۆسات ئەفراد کرێکارێک بە دووری مەسان لەسەر جادەیەک سلوکێکی لە سەری بێ بە مامۆسا بۆت لەبەرەوە لە هەموو شتێکەوە ئەتوانی فێر ببی وە فرسەتی فێربوون هەیە لا ئێستا شۆ جەماعەت بڕیار بە ئەتەوێ ببی بە چی لەم کۆمەڵگایە باعث بەمان نەماوە هەموو شتێک دیاریکە ئەتەوێت چی بیت پیشەیە بۆ خۆ دیاری بکە بۆی لە ئێسەوە ئیشی لەسەرکەی ئەگەر لە مستەقبەلا بەتەمای بزنسکەیەکی لە بەلادرانی ئێوە زوو هاتەلام ئەم کاک شتێکت پێڵم ئەتەوێت سبەینێ لە زانکۆ تەخەڕۆجت کرد بۆ کارمەندێ تاقیای ئیشکەیت و شتێ سەر میکرۆسکۆپێک و فەحەز بکەی ئەمە متەطەلباتی جیاوازە ئەگەر بێت بزنس لە بواری تاقیگەیە بکەی ئەمە متەطەلباتی جیاوازە ئەگەر بێت تاقیگەیە دروست بکەی 20 کەس ئیش لەسەر کار متەطەلباتی جیاوازە ئەگەر ئەتەوێت ببی بە کابرایکی ڕسێرچەر لە بواری تاقیگەیە متەطەلباتی جیاوازە ئەگەر دەبیتە ئەکادمی لە بواری زانستی تاقیگەیە متەطەلباتی جیاوازە ئەمە بە زانستی تاقیگە بە نمونە وەرەگری وی هەریەکییان قوانینی خۆیە لە ئێستا کە دەبێت قانونەکانی بخوێنیتەوە من ئەگەر لە مستەقبەلا ئەمەوێ بزنس بکەم لە بواری مەوادی پزیشکی تاقیگەییە ئەبێت لە ئێستا ئیشی لەسەرکەم وی لە ئێستا خۆت دیاری ئەبێت لە مستەقبەلا سەر چی ئیشکی یعنی مشکلەی گەنجی ئێمە ئەوەیە سبەینێک کە تەخەڕوجی دەنجێت ئەڵێ بە قوربانم بم چی ئیشەکەی بمەرە ئیکەم ئەمە مصیبەتی گەورەیە ئەمە جگەر لە ونبوونێکی قوڵ لە جەهلا هیچی تر نییە مصیبەتێکی گەورەیە خریجێکی جامعە لێ بڵێوە ئەر ئیشە لێ ئیکەم یعنی بەفعلی مصیبەتە ئەجارێکێکی تر لەو دێهاتیانە ئەبێت توانای چارەسەرکردنی گرفتمانەوە جەماعەت چارەسەرکردن لە خستنەبوو ماشەڵڵا خەبیری لە خستنەبوو گرفتە ئێستا بڵێ لەسەر حکومەت سەماوە کە 50 نقطە بۆ ڕیزەکە بڵێ لەسەر مامۆسا 50 نقطە بۆ ڕیزەکە بڵێ لەسەر کۆمەڵگە 50 بۆ ڕیزەکە بڵێ لەسەر خۆت بۆ جارێکی پەنجەرێت دوو ئەو گەنجی نتوانێت لە ماڵەوە گۆرەویەکانی خۆی با بەدایکردنەکەی بیشوا قەت بەتەمامە بە کۆڕەڵی سادێکی لە بکات جەماعەت کە ئەسڵ وایە لە ماڵ خۆت بدەن بە تەغییر بکەی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم تغيير خطر الأسبوع يا جماعة هو عزيزان كريست كأيخيترو هل كريست بنمونا بنمونا من أولا زعمون كشددان فيزيشكي خلالي تياب طبعا يسأل كمجغاني هو أولا خلالي تياب برموميا إيه دواني هو كمشالي فإذا كسر دواني تحليلي مقبول بو كسر بيشتي بروجيت تقديم جامعات كابو تطوير جامعة بو خلقاني خوندن بدوزيتو أم برسيرانا كتنها هذا مشيركا تنها مشيركا خاطر إذا كنت إياما تنها هذا مشيركا بس يتسر أنفق عليه هيجي بينامي فنيخنكو وتعقد شيني وخنكو قد مشينا ما خنبو أجل أتوي بشي بيدا شارسر تاوكو جاري نخي لجور مشكلة جامعي لشبيلان شندين كلية شندين تنبيهية أبي جاري كبير مشكلة لجوية قرستك لجوية إنجا بوشي أو قرستا بويا هو كان الرواني وقرستا چيبو پاشان شيء هو كاري درسكني وقرستا بو إنجا قرستك خوي چيا أبعادكاني چيبو واط پاشان هاو چون روية وإلى آخره شيء شارع سركات كي تسلم شارع سركتنا كي كسي آخر كمشروع تقديمات تنها مشكلة خاطرو لقد مشكلة بروبوزال جولا أنت ورا من بسرنا وياته بدل ما بجنجا عقوقنا يا جماعة أو جنجالي كتوانين تحليليان بقوتها أو جنجالي كأنه وران تاريخ
ئەو گەنجانەی کە ڕازی نابن سبەینێت تەنها ببنە مۆزەف و تەواو. یەکێکی تر لە لێهاتوویە گرنگەکان جەماعەت تۆ بۆ ئەوە ببی بە خاوەنی پرۆژەی خۆت ئەبێت توانای پەیوەندی مرۆیی دەبێت تەعامل لەگەڵ ئینساناقی communication skill هونەری پەیوەندی مرۆییەکە لەسەر سکیڵەکان کەتە دەرئەنجام هیچ کەسێک ناتوانێت بەتەنها خۆی ئیش بکات پێویست بە خەڵکی تر دەبێت یعنی بتوانی کاریگەری خەڵکی تر دروستکەی پێویست بە تیمۆر بکە تیمۆرکی پێویستی بە هونەری پەیوەندی مرۆییە بە فێری هونەری تەعاملکردنی لەگەڵ ئینسانە بە شێوەیەکی کاریگەرانە. خاصەتێکی تری گرنگ ئەبێ فێری هونەری گوێگرتنی جەماعەتێکتر کە تا فێر نەبی گوێ بگری گوێگرتن مەسەلێکی گرنگە بۆ وەرگرتنی معلومات. جەماعەت پرۆژەی باش لە کرداری باشەوە دێت کرداری باش لە بڕیاری باشەوە دێت بڕیاری باش لە داتای باشەوە دێت داتای باشی یەکێ لە ڕێگەکانی گوێگرتنە. زۆر جار لە سوچێکە دانیشی لە مختەبەرەکە نەخۆشێک لێ یەکەکە ئەگەر تۆ زێوبریابی تۆ مدیری مختەبەرەکەبی گوێ بگری یەک قسە فرەیە لەو قسەیەوە ئەتوانی کۆی سیاسەتی کارکردنەکەت بگۆڕی دوایی زۆر بباتە پێشەوە. بۆیە خەڵکی عاقڵ بەخۆی قسە ناکات داتاوە دەکرێت چون هەمیشە قەراری باش لەسەر داتا دێت. بۆیە باسێکی هونەری گوێگرتن بێ جەماعەت لێهاتوویەکی زۆر گرنگە سکیڵێکی زۆر مهمە. یەکێکی تر لە خاڵەگرنگەکان عەزیزان مەسائلەی سوودبینینە لە تەکنۆلۆژیا. ئیتر هەر ئیشێ بکەین بەبێ تەکنۆلۆژیا ناچێ بەڕێوە. من لە ئەخیرا 4-5 پەیامتان پێوە لەشێ لەوانە مەسائلەی تەکنۆلۆژیایە. یەک پرسیارەکەم بەس ڕاستگۆیانە جواب بدەنەوە. چەند کەس لە ئێوە لێهاتوویەکی زۆر بەسیط ئەتوانێت بەدە پەنجە بەبێ سیرکردنی بۆردی نووسین تای بکات 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 سیاندا 4 بکە بۆ 20 دەفەدا 20 هەرەوەندە سەڵکە دەبێت ئەزان جەماعەت بچنە هەر ئیشێکەوە ئێستا دوایە کە تەخەڕوج دەکەن بشتە هەر ئیشێک بۆ تەعامل لەگەڵ کۆمپیوتەرا هەیە و ئێستا الحەمدولله سوپاس بۆ خوا تاعینات نەما و ئەوە ئەبێت دوعایکی زۆر گەورەی ئێوێ و شکرانبێژەیەکی زۆری ئێوێت ئەبێت سوپاس خوا بکەین بۆ نیعمەتەک هەیە بە خەڵکی ئەم وڵاتە کە تاعیناتی نەهێش ئەوشێ بەلای زانستەی دەبێت. ئێمە بەدین چێ کەرتی تایبەت کەرتی تایبەت سوێنە تاعین جەناب تەخەڕوجەکەی ئێ بۆ خەسانەکەی ئێمە بۆ سمات ئەڵێ قوربان زانی شەک دەست ناکەوێت. هیچ ئیشێکی ئێمە نییە بە داتابێز نەبێت. من ئەو خاوەنکار دەبی چۆن بیرەکەمەوە کە سیڤیەکەت ئەنێری ئەڵێ خەریکی علوم کۆمپیوتەر دڵم خۆش دەبێت بەدەست بخۆردن کاتیە تا نەیبینم بە چاو قەنەعەت ناکەم جارێ وا سیڤیت بۆیانێ هۆنی بێتیەوە خۆت جەنابزاندان قوانینی وەرگرتن چۆنە یەکەمجار سیڤی هەنێری لە سیڤیەکە فیلتەر دەکەن دوای مقابلە دەکەن دوایی تێست دەکرێت دوایی بۆ ماوەی 3 مانگی وەردەگرن دوایی ئەکەن عەقدی ساڵانە بوت لە سیڤیەکەدا نووسیرەوە خەریکی علوم کۆمپیوتەر زۆر باشە کە هێتە سەر کۆمپیوتەر هێتە مقابلە ئەڵێن لە دەقەیەکە چەند وشە بۆ من بۆ خاوەنکار وەقت زۆر مهمە جەماعەت لە دەقەیەکە چەند وشە تایبەتی ئەڵێ تێناگەم ئەڵێن ئەو پەرەگرافێکیمە بۆ بنووسەرەوە خەریکی علوم کۆمپیوتەرە ئاوا تایپم بۆکە ئەوە یەکسەر بۆ ماوە چونکە ئاوا تایپ بکەی لە دەقەیەکە 5 وشە تا 10 وشە تایپ بکەی بەسکە ئاوا کەدە 40 وشە تایپ بکەی لە دەقەیەکە. ئەزان چەندێ جەماعەت ئۆنلاین ترێنینێ 3 ساعات تا 6 ساعت دەوێت
هیچ ئیشێکتان دەست ناکەی بەبێ ئەو معلوماتان ئەی بەرەفەدا 20 دانەیتان والله ئیشتان دەست ناکەوێت بەبیلله ظلمە خریجی جامعەیان ڕۆیشی بێتێ ظلمە جەماعەت تەحەداکەم یەکێک ئینگلیزی بزان بەس پێش ئینگلیزی عەرەبی با مثالێک بکەم چەند کەس لە ئێوە ئەگەر ئێستا بێتە سەر ئەم مەسەیە پێم ئەتوانێت بە عەرەبی قسە بکات بە فەرسەخی بەبێ مەسە یەک دوو سێ چوار پێنج شەش حەوت لە سەدا حەوت سبەی شتێکەتی تایبەت ڕاوەیە ئەجەم کە بە ئینگلیزی ئەتوانێت بێت لە ئەمریکا قسە بکات زیاتر طبعا ئەزانم بۆ بازار عەرەبی ئینگلیزی مترجمە عەرەب کاتۆ سبەی شتنا بزنسێکەوە ئیشەکەی ئێتنا خەسخانەیەکەوە ئەوانەی کە ئەجنەبین کە بە کوردی ناتوان قسە بکەن ئەگەر سەد کەس بێنە خەسارخانەوە 99یان عەرەبن یەکێکیان ئینگلیزە 99 مهمە یەک ئێکارسەیە بیت لە تەماری ئیشت دەستی و عەرەبی نەزانی ئەزان لای ئێمە لە سمارت مۆسیقی تریشمان هەیە کە مقابلە ئەکەین زمانەکە پەنجای لەسەر لە چ لێت عەرەبی دەیەن لە ئینگلیزی من بزنس عاملی ڕاکەم من لە سەدا 99 مشتری ئەجنەبیەکان عەرەبن تا هیچ تەحەداکەم یەک کەس نهاتوە عەرەبی نەزان عەرەبی بزانە وەرمانە بێت باوەجان عەرەبی فێردون چی ئەوێت سەعاتێ لە فەرجی کەم کەرەوە بەڵێ بەڵێ بله. بس تو بزوم میزنی؟ آخر کۆمیونیکیشن عزیزم سەریکە وەی باسی کۆمیونیکیشنمان کرد تۆ کابرایە تەلات بۆ لە مەسایلی ئیشە ئەدام نەدام کشتەکەم لێرەیە لێرە نییە دیمە لێرەیە ئەوە لە ماڕەزەکە کشتەکەم لێرەیەنەوە لەگە خۆمان کاتی خۆی پرسی بۆیان دایکی ئیشی چێت و دایکی دوتۆری ژنانە ماوە پێ باوکم دوتۆری قسەیە ئەجا جەماعەت ئێمە نانی قسەیە بۆی قسە زۆر مهمە هەموو کۆمیونیکیشن لەگەڵ قسەکردنە کاکە خۆتان تاقیتان کردوتەوە چوویتە وڵاتێکی تر یەکێک بە زمانەوەی تۆ قسە لەگەڵاکە چەند مرتاحی هەرچی پێویست بە ئیشەکە بێتە بۆ لایەوە تاقیکەنەوە یعنی چون بنە دەرەوە چەند خۆشم کوردێکی ئەچی لە باغاشتێ دوکانێکەوە دەرە پێوێت بکات لای کوردە جارێکی تر هەر پێویستیەکە لێبوو دایە و کابرای چی نایشتە لایەکی تر لەبەرەوە کۆمیونیکیشنەکە زۆر مهمە ئێلوقەی کە کۆمیونیکیشن لەگەڵ ئێمە مەسائل زمانی کوردی عزیزە لەبەرەوە ئێستا لێمە خزمەت باوەیە لەبەرەوە معناوە نییە وە زۆر بێت دنیا وەریاتە جەماعەت ئێستا مەسائلی ئەولەما ئێمە حەفتەی پێشتر لە دوبەی نێمانە و معارزە ئەچیتە ئەوێت یعنی ئەو دنیا کە دێتە عەمیلان لەگەڵاکەی هیچ کەسێک هیچ کەس ناکرێت ئینگلیزی نەزانێت چونکە مەنیەکی تجاریە وایە تەبعەتی شەبە وەریاتە تۆ نابێت بڵێ وەڵا لێرە من تاوانم چییە ئەی بۆ تاوانبانی فێری لۆقلە ناری کاکە دایکم خواتەمەنی دەشتەمە خولەی شاڵبێنێت تەمەدات نەخوێنەوەە ئەڵێ زمان وەکو نانی گەرم وایە نانی گەرم چەند خۆشە زۆر زۆر بسی بێ هێشت نانێکت باتێت لە هەموو شوێنێکە فریار دەکەوێت یعنی لە هەموو شوێنێکەکەمان باشە پرسیارەکە بۆ باوار بکەین بۆچی فێری زمانەکە دەبین چالنج چییە لە فێربوونی زمانەکەیە ئێوەتان پێدەڵم گرنگە و دڵنیارم کە گرنگە و هیچ دەرێ ناکەی فێری زمان ببی کاکە تەحەداکە ڕۆژانە سەعاتێک لە وەخت کوشتن خۆتان ڕزگار بکەن فێری زمانی عەرەبیە بن لە ماوەیەکی تەوقیتیان فێری زمانی عەرەبیە بن بەڵێ
الجماعة حديثي يسرى لك أتبع إن كان برامبرات زاني زمان كان فيرك لبلا هو أمش علاقة حياته وعزيزان أو مبدأ بعد دروس دلالة خارج تيجرن أو يتبع زمان كان وبتابتي ولا أي جماعة عربي بدرجة إنجليزي بدرجة وده عكس بوته أما في خيشي إنجليزي بمرام كتمان بتابتي سليماني جني سليماني ويرانا لمسائل عربية لكن الأبوز برد زنيس في بازار هاتي تابت على البيت دقات قرنتر الإنجليزي جماعة أو تيامن بواصحي والمدن وفربوني هموز معي فرصتي قولبوني زيادة بياته حتى زمان زيادة بداني شانسي دستگیری ایشت زور زیادتره. ويا جماعة يكفي كده خبر المكان أبيت وأنا يخوض جاد ما نبي فتعبتي لهم كردستانية كشوف بشتري خوي البان بشيء خبر دبيته النادي شتى بس الرواية سبكي أبيت وأنا ناس بقول به أبيت وأنا يخوض جاد ده لقى همو أو جواني كرواية تجوجي كومرايتية جوي سياسية جوي جنجية جوي نازانجية وأويل المشروع اللي دبس بين قانوني كان ذلك لو قانونية اللي يحسن كذي أبد وانا خو مجادل دبليات بيجي زور كذا خارج يجي زور مهم كجنش أنا نابليكا مثلا إلي رسل كذا رسل قرانكاري ناكا سيد كجماعة أبد وانا قرانكاري تبع بو أوي لو جوي كيستوي كجوي كي رشدية كجوي كبيتعقدي بيشي بيكاري بهواي بشيء جوي كي ملونه إيشي باش تبيه ومنايش باش تبيه وخدمتي باش بكي غير رسل رسلتي أو ناسيا ليلو أو بازايا بو أبيه أجل كريت أخوالو شي يده كوتاي ديده بتريجاي نيجو بخلينا ولا سن أوانيكا بوي بكيشان حياتي هم رسل وجماعة قنجي أما نالي رسل كدن قولتك بريطانيان بما نرى جماعة تاچن تواناي رسك تبي أول در فرصتي قولبون الدير هكذا رسل نكا بجسدي رسل نكا بالروحي رسل نكا ببالكي رسل نكا بسمعي قولنا اما توانا رسل كدنانية كاكا خلابتين نجيه لبرا بتحمل كرسك كبكا فأوانيك قولبون همون رسيان كده لعادات عن خبرنا مانديلا كبير مانديلا بزيادة 20 سنة رايح شو معلومات بس الجاني خارج كل نوزان شو لسراته إما زيادة صوت بس شو هذا في عمر ما نقول ده في عمر يا معون وأنا كي بناء هذاني القرآن بس كلاون بوشي لبلا أو في عمران كذوتي القربانية أنا من الثانية بعض كان ليش الفيديو كان مع جلالة خوافيكا هذا ليش نفس حكاية أبوه ليش اللي قرأ من أول شباب الفيديو ما يتوجه ليش الفيديو كان آخر مش ليش زور جوانا برسيانا بعد ذلك تراجع تعبتاكي لديها أول يقول كشف إنه بدل أخوان شغلته وريكورتات أسرته بس على كيلو شيء أنا على ما جاءوا كلام صانع هالشيء ينمو أنباء أيبان بروجيه أو تعلم أهلية مهرسن على خلبان ترى تاكيد من البرسام مكان من أنتم وقت بياري قاطع يله بس شيء رسجان رسجي زور كذا بس يعني هم كسبنا بخير الجماعة يبرر جنجي أمبل وانا رسجدني هذا عزيزان أبي رسج بيبا بويك وقو برادركان نخري وقو برادركان خليش لكافتريا نخري وقو برادركان خليش موديل قرآن نبي وقو برادركان خليش ببجي نبي أول كده لا رسج يتوبتي وقو أوان بخري وقو أوان قزم بنبي في النوايا وقو أوان مؤمن لكافتريا كان مسبتي وقو أوان نخري تمتلو جوابي أنا أقول أخواتي يقولوا مسائل السكتة زور من عزيزان أو كسي بيه بكا بخوشي بوني يقول أبي تحملي آذاركان درسي دولي يقول بكا يعني أنا آمادني آذار بكيشي
ناتوانین بکەیت بە هیچ تاوەکو توانای کاری پێکەوەی نەبێت، توانای خۆبوجارت نەبێت، توانای هەڵسکۆت نەبێت لەگەڵ هاوڕێکاندا. ئەبێت پشت بە بەهاباڵەکان ببەسی جەماعەت. ڕاستگۆییە، دڵسۆزیە. هەموو خەڵک لەناو مؤسسەیەکا گەردەڵ شەرعیەت نایە بەدۆی خۆتۆش گەردەڵی. مەسائیلی دڵسۆزی زۆر مهمە، ئەو بەهانە زۆر گرنگن. و عادەتەن ئەبێت جیاوازیەکان قبوڵ بکەین، دوان لە کەونا وەکو یەک بیر ناکەنەوە. قەت هەوڵ نەیە برادەکە وەکو تۆی دەبێت. وەرن بارەکە خاوەن مشتەرەکەکان پێکەوە بین. قورئان بە ئەهلی کتاب فەرمێ قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم أن لا نعبد إلا الله ولن أي أهل الكتاب بعد سخر غير بكلمة كهربكم خوايا لفلسطين اتجاوزنا خينا أولاوا بل بداخل وإما هميشه مشغول بدوزين وجواز كان معنا بالربع شيء أو مشغول بدوزين خالي مشترك وانش تدور بوتبكي وهذا الجواز بينا سماية خوايا خيالك بالإنسان من وقتني كمويات الأديان زاد عزيزا وان بعد سخر مشتركان يربي رزق كانت بقرة بوقت أو إنك تخاونيتي جالسة ندون خاوني ما يبانش خاونيتي أمرتون توظيف بكام أمسات وقتي كمليتها وكالتاني وقت كشتن زور جماعات بتابتي قاد حسة لكي بدير تكنولوجيا خير دستي خير لأمتي بشرو كتاب خانكاني چومبن كافترياكاني پڕبن خەریکە وامانە جەماعەت هەان بەبەردەوامی دوکانی کافتریا کاکەوە داهیچ کافتریاکردنەوە یعنی چی؟ واضحە یعنی طبعا صادقانە پێتان بڵێم بۆکو شەخسی خۆم دەست لە حکومەت شۆردەوە بەس ناکرێت خۆشم دەست لە خۆم شۆم جەماعەت لەبەر بەتەمامە من حکومەت شتامەوە بکات بس دنیا من خۆتان توانین زۆر شت بکەن بۆیە با وازە لەوەی حکومەت بێن جەماعەت دەستی لێ بشۆ تا ڕۆژی قیامەت لەسەریان بخوێنە بە خەیاڵیان نایە منیش دابنیشتم هەڵێ قاتلێکی بەبەردەوامی توانای هەڵسەنگاندنی خۆت دەبێت مراجعەی خۆت تێداچوونەوەی خۆت نەقدکردن لە خۆت جەماعەت ئەگەیتە سەر ڕادەیەکی ئەو مراجعەیە و خۆشوێندنەوەی و تەقییمی خۆت ئیتر لەذەتی لێبی لەذەت تا خۆت نەناسی یەکەم هەنگا بۆ گەورەبوون لێتێ لە خۆت ناسی لە پێش خواناسی شەوی ناسەوە لەبەرەوە مەولەوی واتەنی هەر کەس تەوەلد دووبارەش نیەن هەڵبەت سەعادەت ستارەش نیەن مەولەویشی زۆر جوانەیە جەماعەت مەولەوی تابوەزی ئەلە ئەو کەسێک کە نەیەوێت نوێ بێتەوە نەیەوێت جیاواز بێت نەیەوێت ئەمڕۆی لەسبێت لە دوێنێ جیاوازتر بێت خۆشی بە خۆیەوە نابینێت کە حیاتێ بێ بە کەمەوێ بەڕەتی ئەگەر ئەتەوێت سەعادەت بۆ ژیان دابین بکەیت هەوڵ بە بەردەوامی تەوەلد بکەیت هەر کەس تەوەلد دووبارە نوێ بیتەوە لە دایک بیتەوە خاڵی تری زۆر گرن کە زۆر پێویستان پێیت عەزیزان ئەوانەتان کەسوکاتان لە دەرەوەیە بپرسن کاری خۆبەخشیە ئەتوانن زۆر کار بکەن لە بواری خۆبەخشی سەزایەکی زۆر گەورەتان بۆ بکاتەوە کەناڵێکی کۆمپلیکیشن زۆر بەهێزتان بۆ بکاتەوە و بە دووریشی مەزانن بە ڕێژەیەکی ئێجگار زۆر فرسەتیشی زۆر گەورەتان باتێت لەبەر ئامادەیشی خۆبەخشیتان هەبێت بە تایبەتی لە دەرەوە سیڤی هەر کەسێک چەند ئیشێکی خۆبەخشیتانە لە قەت ئیشی نایانێت وەلا ئێمەش خەریکەوە دێت بۆی سبێنە کە سیڤی تەقدیمی شوێ نەکەکەی ئەگەر خۆبەخشیتیا بوو فرسەتی ئیشکردنت زۆر زیاتر لەوەی کە کاری خۆبەخشی نەکردەوە
و فەخریش کەن بە شوناسی خۆتانەوە بە کەلتوری خۆتانەوە بە دینی خۆتانەوە هیچ بەلاتەوە عیب نەبێت دینت چییە مەذهبت چییە تایفەت چییە کەلتوری ئەوانە ئێستا لە دنیای ئەمڕۆیە بەعەکسەوە بەجێ نقطەی قووە کچی لەگەڵەوە مقابلەیە بکەی دووسێ پرسیاردەیەکە بۆی تێستی نەتەواتی خۆت بکەن ئەگەر دۆڕانی دایش لە دۆڕی ئەگەر تابەتی زۆر زیاتر خۆشی ئەوی هەوڵ من سبەی ئیشەڵا کە تەخەڵوجتان کرد زۆر پرۆفیشناڵ بنە ئیشەکەتانە جەماعەت بۆ ئەوەی پرۆفیشناڵ بێ لە بۆ هەنگاوانەیە بڵێ کە باسم کرد لە ئێزە وردە وردە بچێت ئیشی خۆبەخشیدن لە بواری اختصاص خۆتانە لەسەر سکیڵەکان جەنرال سکیڵەکان سکیڵەشتیان کە باسم کرد تیم وەرک و چێنج مەنیجمنت و کۆمیونیکیشن سکیل و پرۆبلەم سۆڵڤینگ و تایم مەنیجمنت و سترێس مەنیجمنت و لیدەرشیپ سکیل و مانجێرەڵ سکیل و ئیلە ئاخری لەسەر ئەوانە بچن بەرداری دەوڵات بکەن کۆرسات وەربگرن بوقت ببروفيشن سبين جماعة ئێمە ستاسی تاقیەکەمان هەیە لە لامان مانگانەی معاشرین نزیکی 2 ملیۆن دینارە ئەزانن مهندس ئایتیە لە ئاسیاسە مانگی دەستەوە لەوارەوە دەبێت ئەزانن مهندسی ژێ مانگی و پێنجەوە خەشی دەست ناکرێت بۆ تۆ بڵێ ئاسیاسە بە واسە خەڵکی وەرگرتبێت ها زۆر بەکەین انتحارەکە لە بلاتی وەرگرە عەقڵە مدەبرەکانی ئەقڕێت باس بێنێ ببنە مەشروعی خاوەنی مەشروعی خۆتان مدیری وایە لە خەستەخانەیە مانگی دەفتەرە دۆلاری هێنێ خەڵکێکی ژێ ئامادەی بێن جۆڵە خەریکە خاوەن مؤسسەکەی دەرامەتیان دەفتەرە دۆلاری هاتێ بۆ تۆ بڵێ خاوەنکار ئەو ئیشتەڵا بن بە خاوەنکار $1 نامێت ڕۆکڕوا دەفتەرە دۆلار مانگان ماڵێژێ بەلاش عەقڵ یەکڕێت ئەوڵ بەلەو ئەقڵانە بجەماعە دوای ئیش بە دواتان ناڕاکە بە دوای ئیشان ڕامەکەن لەمە کاتێک خەستخانەمانێ لەوەدە خەریک ئینستۆڵ دەکرد نێرەبانی دوێنێ خۆبوونەوەی تەستەی باڵا بەڕێوەبردنمانەوەی ئیش لەسەرەوەی کەودە هینەوانە وەربگرین خۆتەدان وەربگرین ستا ئەوەی کە وەلانێ نەڕێی سیڤیەوە کەمتر کە بە سیڤی وەرەگرین قەناعەتمان وایە ئەگەرێکێ بە سیڤی تەقدیمکە عەلامەتی ئیسلامی لەسەرە ئەوە ڕوئیای هەموو کەسێک لە بزنسا ئیشەکە قەناعەتمان ئەگەرێکی زۆر بەقووەت بێ چاوەڕێ ناکات تا ئیشی دەستکرد ئیش دەمێت ئیشی دەستکەوتووە چاوەڕێ ناکات لە شوێنێکەوە متەطەلباتی ئیش هەبێت یەکێکتر لە خاڵەگرنەکان پابەندبوون بە ئاگای پیشەییەوە ئەمە دوای ئیشەڵا کە تەخەڕوجتان کرد ئەخلاقیاتی عەمەل زۆر مهمە لە شوێنێک هەبێت 6 ساعت ئیشکەی 6 ساعت ئیشکەی باوەکو حکومەتمان لە نەبێت بۆ گەربەڵخانە موظفمان هەیە بە حیاتی نوێژی جەماعەتی نەکردو لە کاتی داوامی حکومیانی ئەچێت بۆ نوێژی جەماعەت بە حیاتی سەردانی خزمی نەکردو حەماوەی سەردانی خزمی لە کاتی دەوامە بەسەرێتەوە لە کاتی دەوامە بازاڕەکە لە کاتی دەوامە سەردانی نەخۆشەکە من تۆ لە مەلایەتی بۆ حەقیقیان بخۆم ئەنەجات خوار بم ڕێک بۆ وایە دەستێ بە دیفاعی نا پارە بنفسی کاتێک کە دەوامی حکومەت لێری گەندەڵی حکومەت شەرعیەت نایە بە تۆش گەندەڵی جەماعە ئاگاتان لەوە بێت بۆیە ئێستا لە دەرەوە ئێستا مۆساتی لەش کو دەستیان پێ کردووە کە شویتە ئیجێکی لە خاڵی عەقدەکەت کە بۆ دەکەن ئەڵێن مۆبایل مەمنوعە ئەم تۆ منێ ناوچاتی پێ لەسەر لەو کاتی کە بە من هەدراوە ئەبینن ئەنشەڵا کە چون داوای ئیشتان کرد یەکێ لەو خاڵانەی کە پێتان ئەڵێ کە هاتی بۆ داوام هەر دەستی بێت مۆبایلەوە لێوەرەگیرێت تا 5 مۆبایلەکە دەێنەوە ئەگەر تەلەفۆنی دەوێت تەلەفۆنێک بۆ دانن بڵێ پێویستیکەم و تەلەفۆنەوە بۆ شاوان نەبێت نیوەی عمرمان لەسەر سۆشیال میدیا بەسەرەوەی لە کاتی ئیشە خاڵێکی تر زۆر کە جەماعەت توانای خۆ ئاراستەکردن دەبێت ئەتوێ بەرەو کوێ بجوڵێی ساڵێکی تر 2 ساڵی تر 5 تر 10 تر ئاراستی جوڵەت خوا نافەرمێ وەختی مەشێک با قەست دەبێت لە جوڵەکانتان ئەتوێ ببی بە چی ئەتوێ بگەی بە کوێ
طبعا هذه شو معلوماتها هذه شيء لم خلاني يقول ديره من بس يشنو بس طفرة يعني دعاء جت عقدي بدعاء كل دعاء وجت عقدي نبو دعاء بدنا نصعد لنا كذا اليوم تدري جت عن موضوع هو وين بتواني بل همداني بتندرس بي أبد دم دروس بي أبد جسد دروس بي أبد علاقات دروس بي شو علاقات النسيج يعني تناسي مروف تندرسك أو بالي كتيا مروف لوي جسدي لوي دروني لوي كمالاتي نم سالانشا جانبي شوارع مشي بوداتي لرو روحية وطوابه شرطي أوي لو جسدي وعيبي نبي يتبلي عكس كثير تندرسه إيسا مشكلة كولية مشكلة للدروسية عموما هذا شيء لما ترابي جلو أفروش هستی سوشال میدیا من تقول من داره که چند جلو أفروش چند نخوش این جماعت كوماجي خير نقمة بين نخوشي الدنيا يعني تصير هذا محدد جلي كوما أول بيها شكل ياخذ جنوبيها زور سيرة وأوش كسر شامجا بقى خدنا تندن جينا في الوارثة جردان شبه بختية دم جينا مشتاقين جينا إن شاء الله نخوشي الدنيا معلومات لا مشتاق دم بختي ولا أبي آزار جماعة أبي آزار أواقع قبول مكي أبي آزار بلا من جوال بيركم أبي آزار بلا من مشروع خوم أبي آزار بلا من فيلم زمان عربية أبي آزار بلا من فيلم كمبيوتر سكيل بلا يعني بتقول أنت أو قرار ذلك أو آزارنا زور من الجماعة أول شيء أول لمرضي كسرقتوا أيدينا أم أيضا فيلميات زور مهمة يا شباب زور بيتنا في كلام كبير أو كسرقتوا أيديني سرقتي مدرسة ولا بروجي كاتو بس لأن سرقتنا أيديني بس بشرط أيديني كسر مشروعية بناء بانغ نظام شي وإلى آخره أو سرقتني كتو أيديني بشكل راو كي لصدا بيستا لصدا هاشتاي أو كتو نايبيني كبد راسي قلت يا جماعة أم كسبت شو عليها كذبنا مو بكرة أو كسرقتوه بمقامي بدوام سرقتوه مقامي كسبان رجليان ليك حكومة جامعتين أيام مؤسسات كان جاوبنا ليك أبي رصاص ليك أبي مقاومة ليك مقاومة وإشكدن بعكسه بس جم قصة ولا أسأل سر الله يجيب بخارو بس إشكدن أنا كوماجي كوماجي ما كبلادران ده الخزان ده حكومة ده كل هم كتير ده ريكو كوا بديش دولة تشحن كبرسيده بعكس تجاري حكومة لكنه بعكس شغل الدنيا صور ما نلقى أول يكم قانوني سكت دوام بجنديش كساروش جماعة شخص هیچ نیت جگر لوی که بدو آدکه که رجی کتری بگشتم آمان جگر شخص خدای نیم هیچ کسی نیم بگشتم آمان جگری جسر گشتی و ببیش شخص کتابخانه فرده که اول رجی جایت بکار نینرو خالی کتر مسائل چندین جا تعلیق لیا غلطان لیا رخنان لیا نازن چیان کرد دول برکی وبرسان جماعة التنمية قامت بقوتها لصدى هشتار بنتي أو بياماني كدول بلا ينبتوا بخلال الموضوع بتابتين كونغرمان الدولة صدى لو بنتي لنمت هشتار بنتي خارجي تل چندين جار ديزابوينتد كلاري إحباط كلاري بهيوار كلاري شو تلاب لا نمت بعد دانشا أمشنا بدنا نقول شو بولاي جامعة كانت بخوا كاكل تاويل بدنا شو بولاي حكومة والله نادوان شو بولاي فرادت چندین جا بهیوا کراو پاشان پیوستی با قانون بو با دسپلین بو با بولین نمط حیات بو کمتر بخوین کمتر کار بفیرو بی زیادتر جهد بخی زیادتر بخوینی تو این نمط حیات دبی دسپلین یقدر بو بویش کدر نسری پاشان پیوستی با ایش قرص بو پیوستی با معملگونی زور بو پیوستی با نخونی بو اینجا كتاسب أمان جو توزيع الأدوار وأنا كلا أمانة هموي أو سكوتني بس كتر كتر أيبيني كارثة سكوتني من دراسة أمانة لكي كم سكوت ده دبي نعم نقبل أشوف سكوت أو خارج دون مهمة جماعة ويا جماعة
هەنگاوێکی تری گرنگ ئەوەیە نۆرمەنە ئاساییەکان مشکل نۆرمەنە ئاسایی ئەوەیە کە هەمووان چاوەڕێی تەعینا دەکەین کە هیچمان عایبی ناداین بە توانیشمان دەستکەوێت کە زۆر ئەبێ ئەم نۆرمانە تێک بشکێت بە جەماعەت ئەمانە ڕوخنە نەرم بۆ ئێمە خاڵێکی تری گرنگ خەونت دەبێت خەونی گرنگ دەبێت عەزیزان بە ئامانجی تەعیناتەوە و تەعینکردن لە شوێنە بژی هەتا مایلۆ گەوتنە لە قەدە نەبیت هەوڵ بە وەکو ئینگلیز دەڵێ think globally act locally بۆچی هەندی بکەرەوە بەڵام لە شوێنێکی بچووکەوە دەستێ بکە و بەرگای بەربەستەکان دەرەوە جەماعەت ئەم کۆمەڵگایە ئەمە پڕە لە بەربەست بەس نابێت بۆسی هاندانی خۆی زۆر مهمە بەڵام من ئەتوانم ئەو کارە بکەم ئەو توانانم تایە دەستەکەی بە تەطبیقی خودی ئەو سکیڵانی کە باس کرد زۆر گرنگە ئیشی لەسەر بکەیت اینجا توانای کاریگەری دەبێت لەسەر کەسانی دەوروبەرت طبعا ئەمە لیدەر ئەمە لیدەر سکیڵە لیدەر دەورەی 25 ساعتی دوای ئەمە دۆزارە ئەحمەد خەساڵی خەبیرە لە بواری لیدەر سکیڵە ئەگەر تێو پێشن بۆ بینە کارمەستەکە ئەوە بکاتەوە چۆن بتوانین کاریگەری لەسەر خەڵک دروست بکەیت فەنی قیادە توانای پێشەن بوونێوێت دیسە عەلاقەی بە قیادەوە هەیە یعنی بەوە ناوەسێ ڕەحمەتی بۆ خۆ دەبێت ڕەحمەتی بۆ خەڵکیش ئەبێت کاریگەری لەسەر خەڵک دروست بکەیت ئەبێت ئیش بۆ خەڵکی دۆریتەوە جەماعەت ئەبێت مشروعی خەڵکیت بخۆی ئەبێت دەست بکری بە کڵاوی خەڵکی شەوەی بانێ بە نە کڵاوی خۆت بەتەنها دیاریکردنی ئەو بۆشاییەی لە ماڵەوەتان لە گەڕەکەتان لە جامعەکەتان لە شارەکەتان لە هەرێمەکەتان کە تۆ زانی پڕکەیتەوە کە تەحەدا ئەەکەم چێ ئەڵێ وان نییە بێت داهەنیشن دوو بە دوو هەر یەکێک لەوێ ئەتوانێت بۆشایی لە جامعە پڕ بکاتەوە ئەتوانێت بۆشایی لە ماڵەوە پڕ بکاتەوە ئەتوانێت بۆشایی لە گەڕەکەی پڕ بکاتەوە ئەتوانێت بۆشایی لە ئێستەوە لە خوێندنی جامعەکەی پڕ بکاتەوە وەدوان لە مستەقبەلیشە بۆشاییەکی گەورە لە بواری پسپۆڕی پڕ بکاتەوە بەس پرسیارەوەیە ئەو بۆشایە چۆن بدۆزینەوە مشکیلات کە باسمان کرد ئەو پێویستی بە عەقڵێکی واعی هەیە عەقڵی واعیش پێویستی بە مێشکێکی وروژێنراوە هەیە مێشکی وروژێنراویش پێویستی بە خوێنەوە هەیە خوێنەوەش پێویستی بە گەنجێک هەیە کە تاقەتی خوێنەوە مسائلێکی تری زۆر گرنگە مەسائلەی ئینتیما جەماعەت هەر کەسێ ئینتیمای نەبێت کەسێکی وونە ئەتر ئینتیما بۆ خاکە بۆ خێزانە بۆ نەتەوەیە بۆ موەسسەسەیە بۆ هەر شتێک مەسائلەی ئینتیما زۆر گرنگە خاڵێکی تری گرنگ هەست بکەیت کە لە کۆمەڵگەکەی خۆتا لە شارەکەی خۆتا لە ماڵەکەی خۆتا حەڵقەیەکی پچڕاوە تۆ ئەو کەسی دەتوانیت پێبەستیتەوە دۆزینەوەی ئەو حەڵقە پچڕێنراوانە تۆ برۆلاکە جەماعەت كلكم راع وكلكم مسؤول عن رعيته حديثا هموما بسالتي معنى يا جماعة طبعا كان لا يدوزيتوا معناه نبوني جرستكن نية كفيوشي بتونية معناه يدوزيتوا كيو جرستكن أكدو ما دام حياة هي جرستها حياة هي جرستها وجرست يجي نية جل هنقال يا مسيدان دمو بيولبون همو مشكلات لهاش أنا قابلتها لبداني فرصة يبقوا يقولون الإنسان يا جماعة هم قانونية عقلية لم جامعة مشكلة أو مشكلة فرصة يبقوا مرحبا يقولون بس أذاك أو كثير من مشكلة كالدوزتو نتبتنا يدوزتو چارسه شيئا چارسه شيئا شما شرعنا لمشكلة دوزينها خليجي أحسب بضي بسر لم كوماغاس تدخل ضوء المسير وهم حالي على بدك يودع لنا أو مسلسل أنا أعرف زانيني أكبر بسيارتانت برامبر بأخوة برامبر بكون برامبر بإنسان برامبر بدرخت برامبر بجادة برامبر بجامعة برامبر بالإعلام برامبر بهالشيء ما يهمني
زانینی بە اقتصادی زۆر زۆر مهمە و هیچ ئیشە ناتوانێت بێ جەماعەت تاوەکو بە تیموەرک نەبێت لەبەر کۆمەڵەکان چێ بدۆزەوە لە ئێستەوە هاوخەمی خۆت بن هاوبیرکردنەوەی خۆت بن هاوپێوەشتی خۆت بن هاوفکری خۆت بن هاوڕوویای خۆت بن لەبەر بەتباری سوپەرمان نەما بڵێ ئاکاندو ئەڤریثینگ پێویست بە تیمۆرکە تیمۆرکیش خەڵکێک بێنە لە تەنیش خۆتا کە بتوانێت لەگەڵ کار بکات مەڵێ بێ بە تۆ قەت نابێ بە تۆ بەس با هاوبیرت بێت هاوپرۆژەت بێت هاوبیرکردنەوەت بێت ئەوجا داری زەرورە جەماعەت عەسێکی خۆت بکە یعنی دوای ئەو هەمانبوونەی کە باسمان کرد دەستکەوتت دەبێت شتێکی جوان دەکەی شتێکی پێ خۆت پێتەوە خۆش دەکەیت بە چ ڕێگەی خۆتەوە خۆش دەکەی زەرورە ئینسان کوتلەیەکی لێدانە بچاوە جەماعەت بەشی جەستەیەکەی و بەشی ڕۆحیەکەی و بەشی دەرونیەکەی و بەشی کۆمەڵایەتەکەی هەمووی کاریگەری لەسەروانە ترەوە هەیە بۆیە یەک ئەو خاستەش خاستەیەکی گرنگە و زۆر گرنگیشە فێری ئیدارەی سراع ببی بەتایبەتی لە وڵاتەیەمە سراع زۆر زۆرە سبەی ئەو گروپەی کە پێکەوە کار دەکەن ئەو تیمەی کار دەکەن سراعی لەوانتەدا دروست دەبێت کە ئەوان کەسانەی تووشی سراع نابن کە جوڵەیان نییە کە کار ناکەن پێم دەقات کە کار دەستێت بە سراعی جوڵە زۆر گرنگە فێری ئیدارەی سراع ببی کە بیرکردنەوەمان جیاوازە تێڕوانینمان جیاوازە فەهممان جیاوازە سراع دروست دەکات بەس گرنگەوەی نێوی سراع ڕاد بگرێ لە گەشتن بە ئامانجەکەت مهارەیەکی تر کە زۆر پێویستمان پێیەتی هونەری و توێژکردنە نیگۆشیشن سکیڵ یەکێکە لەسەر سکیڵەکان چۆن تعامل بکەین چۆن توێژ بکەین چۆن بیرڕا بگۆڕینەوە دەمەتەقەیە لەگەڵ یەکتر بکەین کە هیچی شێوە لە تیمۆرژی ناکرێت وەسایلی تیمۆرژی بریتە لە مەسائلی اتصال تێلەکۆمونیکیشن بەڕاستی و ئاگاش لە مەسائلی هاوسەنگی حیاتت بێ جەماعەت هاوسەنگی حیاتت ئێستا تۆ لەوە چە حیاتت بازنەی حیاتت مغلقتر بێ یان بچووکتر بێ خۆت و خێزانەکەت و جامعەت و خوێندن و ئەوانت بە سبەینە مەسئولیاتی گەورەیەک بێتە ئەستۆ لەوەش سبەینە مەسئولیاتی خێزانی خۆشت بێتە ئەستۆ لەوەش دوو سبەینە مؤسسەیەک بگریتە ئەستۆ مەسئولیاتی خێزانی کۆمەڵە خەڵکیش بکرێتە ئەستۆ سبەینە لەوەش چەند مؤسسەیەکیش بکرێتە ئەستۆ طبعا هەتا گەورەتری پێویستی بە بەڵام زیاترێ چکە هەمووی حەقیە لەسەر وخارج تري كريم جماعات رحمتنا نبي يا شباب بالو كسانا نبي كروخيري جاي او كساني كمجبين كالسلفة وكجامة بيش هم كتخوان باجين يعني هول بدانا هو مصدري انرجيبي مصدري تعقلي قد لو كسانا نبي كخلق يواكن او كساني كخلق يواكن يخرج خوان باجين شاكونا وهمي كيزول يولو اصلا دوشاري ماشي كيزول نخوش للمكان دير لبرو دائما جاذبين با تفاءلوا بالخير تجدوه يا شباب خارج تلك الدول بيسمع بيتي هو من دائما دخلنا في الجوان تنبتوري باش يجينا للكوميونيكيشن سكيل فيشل اكسبريشن زور مهمه لكان التعامل لكان تصفيات لكان يشوكارا حتى باش يكتشف الدين ياما ابتسام في وجه اخيك صدقه دخلنا سدي بلا ملكات وبلا ملكاتك خير جاكين وشون نشكدهم خير جاكين بكو دي جماعات اول كباس ممكن تنها كبيره بۆ شێوازی بەکارهێنانی ئەو کلیلانە ئەو بەجێ بۆ خۆتان بەس نیشتنەوە بەس تۆفڕێن و ئەوە بۆ ماڵی بەسەرتانە اللهم فاشهد إني بلغت خوای بەشایە لە من گەیاندن لەبەر ئەوە هەوڵ بدەن ئەو بنەمایانەی کە باسمان کردن وردە بیان خەنە ژیانی پراکتیکیەوە کاریان لەسەر بکەن تەطبیق بە خۆتان بن جەماعەت هەمووتان لێرەوە کامێرەی شایەت تەسویرەکە بە دڵنیاییەوە نیشتان دەرەکەوێ و گەورەش ئەبن بەم مەرجانەی خوارەوە یەکەم
زمان بزانن بدرجة زمان عربي جماعة عربي بواري كار عربي ممتع انجليزي حتى زمان باشتر بزاني چانسی گەورەبوونێ بتبوون بە ئینتەرناشناڵ زیاترە دوو تەکنەلۆژیا هەڵەی قاتلە هەر یەکێک لە ئێوە نەتوانێت بە 10-50 تای بکە بەبێ گەڕانەوە بۆ بۆردەکە بەبێ سیرکردنی هەر ئیشێ بکەن پێشتان بەوە بێت سرێنە سێ سۆفت سکیڵ سکیڵە گشتیان کە باسمان کرد teamwork, time management, stress management, conflict management, leadership skill, project management, managerial skill, communication skill, decision making. أمثل skill عليك إما تماما من الجامعة سريعة الجامعات. أبي خوتان هولي في البنيان بدلنيا يوم ببيت الرجل. أول أمثل وخالط تطبيق بك إيش بدوايا راكا بدواي إيشا راناكا جماعة وبيبقى جنجب لجنجباني السدي بستويات لمجوى ناشي من وجهة تقصناكا أقل رسالة كاملة أخذتها أو كنت أكونتي هون الانترستي أوكي